پەروەردەی مام و هوشیاری سیاسیم فێری ئەوەی کردووم بە باش بڵێم باش و بە خراپ بڵێم خراپ. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە باشەکان. دەمەوێ ئاماژە بەوەش بکەم کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گرنگی حکوومەتە و لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داهاتی خەڵکە بنیاد نراوە و مڵکی ئەو حزبە نییە کە بەردی بناغەکەی داناوە و لە حکوومەت بودجەی بۆ تەرخان کردووە. هی ئەو حزبەش نییە کە پارێزگاری سلەیمانی لەلایە و ناشبێتە هیچ حزبێک کە ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵات بگرێتە دەست. کورد و کرمانج ئەم پرۆژەیە هی هەموو هاوڵاتیەکە. تەواوکردنی پرۆژەیەکی ئاوها ژێرخانی ڕۆشنبیری دەوڵەمەندتر دەکا. سلەیمانی ئەمڕۆ پایتەختی ڕۆشنبیریە بۆیە دەبێت ژێرخانێکی هەبێ کە شایستەی ئەو نازناوە بێت. داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەم نەک تەنها بەناو بەڵکو پێکەوە بە کردار و بە پلانی واقعیەوە سلەیمانی بسەلمێنین وەکو پایتەختی ڕۆشنبیری. با لە ئێرەوە کەلتور و گۆرانی و شانۆکان پەخش بکەین بۆ ناوچەکانی تری کوردستان، بۆ عێراق، بۆ ناوچەی کە تێیدا دەژین، بۆ جیهان. با ئێرەش ببێ بە دەواازەیەک بۆ ناساندنی هونەر و کەلتوری ناوچەکە و جیهانیش. با ئەوەی سیاست ناهێڵێ لی تێبگەین، با لە ڕێی کەلتور و ئەدەب و هونەرەوە فێری ببین.